اشتیوا بەسەری ملەتی ئێمەدا دێ، بەڵام شوێنی مام جەلال هەموو کاتێک دیارە بێ و ئومێدەوارم کۆچی دوایی مام جەلال ببێ بە هەوێنی پرۆسەیەکی یەکگرتنەوەی ڕێزەکانی چ یەکێتی نیشتمانی چ گەلی کورد و وەکو عادەتی خۆی ببێ بەهۆی ئەوەی کە جەماوەری خەڵق بخرێتە گەڕ لەو میحنەت و کارەساتەی کە ئێستا لە کوردستانە دروست بووە، لە ناخۆشی، لە سزادانی ئابووری، لە مەترسی پەلاماردانی لەشکری. بە هەمان شێوەش ئومێدەوارم کە گیرگرفتەکانی لە عێراقدا هەن لە بینی حکوومەتی ناوەندی و حکوومەتی هەرێمی کوردستان ئەمیش دیسان ببێ بەهۆی پرۆسەیەکی گفتوگۆ و چارەسەرکردنی کێشەکان. شوێنی مام جەلال لە قسەکانی بەشی زۆری سەرکردەکانی سیاسی و دەوڵەتان لە جیهاندا دیاری خست کە یان دەری کرد کە چەند گرنگە و چەند ڕێز لە مام جەلال ئەگرن لە بریتانیا، لە فەرەنسا، لە ئەمریکا، لە زۆر شوێنێکە کە نووسینیان بڵاو کردوتەوە و ڕێز و حرمەتیان بۆ بیرەوەری مام جەلالیان نیشانداوە. مام جەلال بەڕاستی بوو بە باوکی گەلی کورد نەکات تەنها لە کوردستانی باشوور بەڵکو لە هەموو بەشەکانی کوردستان و عێراقیەکان بە عەرەبی عێراقی و بە تورکمانەوە هەر لە دۆینێ و پێرەوە هاوارەکەن کە مام جەلال هەر سەمامی ئەمان بووە و باوکی گەلانی جۆرا و جۆری عێراق بووە. ئێمە ڕاستە زۆر جار سەرکردەی گەورە لە دەست ئەدرێ لەلایەن زۆر میلەتەوە، بەڵام ئەو بیر و بۆچوون و نووسین و ڕێبازی مام جەلالی شۆڕەشگێرانە و ورە بەرزەکەی و ئەو جم و جۆڵە بەهێزەی کە هەموو کاتێک ئەی کرد بۆ خستنە گەڕی جەماوەر خۆی لە خۆیدا میراتێکە کە هەموو کاتێک سوودی لێ وەرەگیرێ بۆ سەرکەوتنی گەلی کورد و کوردستان.